گەورەم کردووی بەڵام گیانە ڕێگەم یاە بۆ دیتنە جەرگم ئابری تێبەر دەبێت تەنیا بۆیانە دەنگ بیستنە جەرگم ئاوری تێبەر دەبێت تەنیا بۆیانە دەنگ بیستنە هۆ ئازیزم هۆ گیانەکەم لە دووری خۆمەیەنشینەکەم هۆ ئازیزم هۆ گیانەکەم لە دووری خۆمەیەنشینەکەم لەو ڕۆژەوە کە لێم دووری گژ ڕۆژێمە یا تۆ ئەکەم لەو ڕۆژەوە کە لێم دووری گژ ڕۆژێمە یا تۆ ئەکەم یارەکە موساوەکەم یار تەنیا جێش نەمزانی لە پێناو دووریت من چەند جەور و جەفام خۆکێش نەمزانی لە پێناو دووریت من چەند جەور و جەفام خۆکێش هۆ ئازیزم هۆ گیانەکەم لە دووری خۆمەیەنشینەکەم هۆ ئازیزم هۆ گیانەکەم لە دووری خۆمەیەنشینەکەم لەو ڕۆژەوە کە لێم دووری گژ ڕۆژێمە یا تۆ ئەکەم لەو ڕۆژەوە کە لێم دووری گژ ڕۆژێمە یا تۆ ئەکەم ماشاءالله سلامت ژینم دێتۆ خوار خەمە ئاسمانم هەورومە تەمە لە شاوانی بێداریم و ئەم ڕۆژگار و ئەم ساردەمە هەمووی بەفیدای تۆ ببێ ئەوەی هەمە و ئەوەی نیمە هەمووی بەفیدای تۆ ببێ ئەوەی هەمە و ئەوەی نیمە هۆ ئازیزم هۆ گیانەکەم لە دووری خۆمەیەنشینەکەم لەو ڕۆژەوە کە لێم دووری گژ ڕۆژێمە یا تۆ ئەکەم لەو ڕۆژەوە کە لێم دووری گژ ڕۆژێمە